پرسی موچە و بوجا لە نێوان هەرێم و بەغداد با هەڵواستراوی ماوەتەوە کەی کێشەی موچەی موچەخۆران چارەسەر دەکرێت. بەغداد کۆمەڵێک بەرپرسیارەتی کە لە سوی حکومەت هەرێمی کوردستانە بە هەرێمی کوردستان بە مقەسر دەزانێت بۆ جێبەجێکردن و بەرپرسیارەتیانەوە پێچوانەی حکومەت هەرێمی کوردستان بە بەردەوامی ئەمە ئاڕاستەی حکومەتی ناوەند دەکاتەوە لەم نێوەندەیە ئەوەی بوونەتە قوربانی موچەخۆرانن. بۆچی موچەی مانگی تەمووس وەرنەگیرە لە مانگی ئابدا کێشەکان چییە؟ بۆچی لە مانگی ئابیشدا هەمان کێشە دروست بووە؟ وا مانگی تەمووز و هەشت کەم تا زۆرێک چارەسەرکرا بۆ مانگەکانی داهاتوو مانگی ئەیلول چی دەکرێت؟ و کۆنداوانی ئەنجومەی نوێنەران ئەم کێشانە تا چەند بە دواداچوونی بۆ کراوە نوێنەرانی کورد چۆن هەوڵ دەدەن لەم نێوەندەیە لایەکی هاوسەنگ بدۆزنەوە بۆەوەی کە حکومەت هەرێمی کوردستان چی دیکە ئەو بەرپرسیارەتە قورسی کە لە ئەستۆیەتی بۆ دابینکردنی موچە بەم شێوازە تێنە پەڕێنێت لەگەڵ بەڕێز دکتۆرە نەرمین معروف کە بەڕێزی ئەندامی ئەنجومەی نوێنەرانی عێراقن گفتوگوێم بابەتاکەین. دکتۆر زۆر سوپاس بۆ ئامادەبوونی ئێوە بە دواداچوونەکانی ئێوە بۆ ئەو کێشانی کە لە نێوان هەرێم و بەغدایە لەسەر موچە چییە؟ بەڵێ سەرەتا سڵاو لە بەڕێز و لە سەرجەم بینەرانی کورسات نیوز. دیارە بابەتی پرسی موچە و بودجە و پشکی هەرێمی کوردستان بەداخەوە یعنی کێشەکانی پەیوەست بەم پرسە بەردەوامی هەیە. بەڕێستان ئەزانن کە ئەنجومەی نوێنەران دوو ئەرکی سەرەکی هەیە، ئەرکێکیان یاسادانانە، دووەمیان چاودێریکردنە. ئێمە لەم پرسەیە لەگەڵ دەست بەکاربوونی خولی پێنجەمی ئەنجومەی نوێنەران ئێمە وەکو فراکسیۆنە کوردستانیەکان و بەتایبەتی وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان کە ئەمە بەرنامەی کاری ئێمە بووە بۆ هەڵبژاردنەکان و دروشمی ئێمە بووە کەوا لە ئەنجومەی نوێنەران کار بکەین بۆ چارەسەرکردنی کێشەی موچە بە پلەی یەکەم و پشکی هەرێمی کوردستان. بۆیە هەر لە سەرەتاوە هەوڵەکانمان بۆ ئاراستەیە بۆ کە چۆن بتوانرێت موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان زامن بکرێت. لەم چوارچێ و ئەرکەکانی ئەنجومەی نوێنەرانە ئێمە لە قانونی بودجەی ساڵی پارە قانونی ژمارە 11 بودجەی فیدراالیە لە مادەی 11 قانونەکەیەوە بە دەقیقی فەرعی بای موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستانمان کردوتە ئیلزام پابەندی لەسەر حکوومەتی فیدراال و دەسەڵاتیش دراوەتە دەست سەرۆکوەزیران بۆ ئەوەی کەوا موچە و هەروەها پشکی بۆ بەرهێنانی پارێزگاکان ئەتوانێت ڕاستەوخۆ بنێرێ بۆ ئەو پارێزگایی کەوا کێشەی هەیە لە داخوازیەکانی وەکو خۆی جێبەجێ ناکرێت. بۆیە ئەتوانین بڵین لە ڕووی یاساییەوە ئەم ئامانجە بەدی هاتووە. تەنانەت ئەم مادەی کە من باسێکم لە قانونی بودجەیە دادگای فیدراالی ئەمساڵ لە مانگی دووە لە بڕیارەکەیە بە پابەندکردنی هەردوو حکوومەتی فیدراال و هەرێم بەوەی کەوا موچەی موچەخۆران ئەبێ دابین بکرێ زامن بکرێ هاوشێوەی موچەخۆرانی تری عێراق ئستینادی کۆتە سەر ئەم مادەی قانونی موازەناواتە مادەی 13 فقرەی 8 فەرعی بای. بۆیە توانین بڵین لە ڕووی یاساییەوە لە ڕووی تەشریعیەوە ئەم کارە بەدی هاتووە ئەمە دەستکەوتێکی گەورەیە. ماوەتەوە سەر مەسەلەی جێبەجێکردنی یاساکە و بڕیارەکەی دادگای فیدراالی کە ئەمە ئەرکی کێیە؟ ئەرکی هەردوو حکوومەتە، حکوومەتی فیدراالی حکوومەتی هەرێم، هەروەکو چۆن لە بڕیارەکەی دادگای فیدراالیشە ئاماژەی پێدراوە و لایەنی پەیوەندیدار بە پلەی یەکەم کێ هەردوو وەزارەتی دارایی هەرێم و فیدراالە کە لە ماوەی ئەم چەند مانگەی ڕابردووە ئەگەرچی با بڵێن هەندێک تەخیری تیا بووە لە مانگەکانە بەڵام موچە بەشێک لە شێوەکان توانین بڵێن کێشەکەی وەکو بڕی پارە چارەسەر بووە. و لە ناو قانونی موازەشە لە ئەم ساڵە ساڵی 2024 جارێکی کە لە ناو خشتەکانی ئەو بودجەیە کە ئێمە لە ئەنجومەی نوێنەران دەنگی پێدراوە بڕی پارەی پێویست بۆ موچەی موچەخۆران دەستەبەر کراوە، دەستنیشان کراوە، تەرخان کراوە لە ناو خشتەکانی ئەم یاسایە. ماوەتەوە سەر مەسەلەی ئەوەی کەوە ئەو لیستی موچانەی کە پێشکەشەکرێن لایەن هەرێمی کوردستانەوە و لایەن دیوانی چاودێری دارایی و هەروە وەزارەتی دارایی فیدراالەوە کە بڵێن وردبینی بۆەکەن کێشەکەمان ئەلەمەیە ئێمە. بۆچی؟ چونکە ئێستا خۆمان نەزانین کە پێویستە راپۆرتی مانگانە هەبێ کە پێوترە میزانی مڕاجعە هەروەها 3 مانگجارێک بۆ 6 مانگجارێک. لە وردبینیە کە لە 6 بۆ 6 مانگی یەکەمی ئەم ساڵ کراوە بە پێی بەدواداچوونەکانمان وە وەڵامی وەزارەتی دارایی لەسەر ئەم پرساڵێ هەرێمی کوردستان
لە مانگەکانی ڕابردووە بڕێکی زیاتری پارە وەرگرتووە لە بەرەوەی کە لیستی موچەی کە پێشکەشی کردووە بە وەزارەتی دارایی فیدراڵ مانگێک لە مانگێکە جیاواز بووە بەردەوام ئەو بڕەپارەی کەوا پێویست بووە بۆ موچە زیادی کردووە. یعنی ئەوە لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان حساب ئێستا ئەوان ئەڵێن ئێمە وەکو حکوومەتی فیدراڵ بڕی 595 ملیار دینارمان بە زیادە لە مانگەکانی ڕابردووە بۆ هەرێمی کوردستان خەرج کردووە. ئەو 595 ملیارە لەگەڵ ئەو تقریبان 36 ملیار دینارێک کە خەرجیان کردەوە مانگی حەوت ئەڵێ وەک کۆی موچەخۆرانی مەدەنیە ئەتوانێت هەرێمی کوردستان خۆی لەو زیادانەی کە لە مانگەکانی ڕابردوو وەریگرتووە موچەی مانگی حەوت بە و دوێنێش پڕی 550 ملیار دیناریان خەرج کردووە موچەی مانگی هەشت ئەڵێەوە موچەی مانگی حەوت و هەشت لای ئێمە دراوە کۆتایی هاتۆ وەکو موچەخۆری مەدەنی و موچەخۆری هێزە ئەمنیەکان و هێزی پێشمەرگە کە بۆ مانگی حەوت و هەشت ئەڵێەوە لەم ڕۆژانەیە ینی یا بەیانیە لە سەرەتای هەفتەی داهاتوو ئەوەش خەرجەکەین بەو پێی وتەی وەزارەتی دارایی ئەوان موچەی مانگی حەوت و هەشت تەواو هیچ کێشەیەکی نییە و لە کاتی خۆیان لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستان و لەسەر ئەم بابەت بێگومان ئێمە خۆتان نزانن ئێمە زیاد لە 50 ڕۆژ تێپەڕیوە بەسەر دابەشکردنی موچەی مانگی شەشە چاڕوان نەکراکەوە موچەی مانگی حەوت بدرێ و بە دواشە مانگی هەشت بدرێت چکەمەوە ئەوێنەوە بۆ مانگی نۆ بەڵام ئەمەی کە دوێنێ وەزارەتی دارایی فیدراڵی بڵاوی کردەوە و دوای بەدوای داچوونەکانمان بەڕاستی توانین بڵێن جۆرێک بوو لە شۆکێک بەڕاستی چکەمە چاڕوان نەکرا و ئەم بابەتە لەبەرەوەی کە من تەنانەت لە بەدوای داچوونەکانە ئەمەشم باس کرد کە لەگە وەزارەتی دارایی ئەوان ئەگەر لە مانگەکانی ڕابردووە بە زیادە خەرجیان کرد بێت کەواتە ئەوانیش بە شێوەیەک لە شێوەکان خەتابارن لەوەیە ینی چۆنە بێ بڕی پارەی زیادە بێ بە هەرێمی کوردستان دوایی اینجا بێ محاسبەی بکەی لەگەڵ لەسەرەوەی کەوا زیادە بۆ خەرج کردووە کەواتە ئەگەر خەتایەکە بێ لەرانە کەواتە بێ وەزارەتی دارایی فیدراڵیش خەتابار بێ لەمەیە لەبەرەوەی کە هەموو مانگێک مازانین ئەگەر بەبیر خۆمانی بین و هەموو مانگێک موچە وردبینی بۆ کراوە اینجا موچە خەرج کراوە کەواتە چۆن وردبینی کراوە و لە کاتێکە ئەوان ئێستاڵێن زیادەمان خەرج کردووە. حکوومەتی هەرێمی کوردستان ئاگادارە حکوومەتی هەرێمیش بە پێوەیەکەوە هەموو مانگێک لە دوای وردبینی ئەم بڕەپارەی وەرگرتووە کەواتە واچە تاو قاڵبەوەیەکەوە لیستی موچە کێشەی نەبوو بێ بۆیە پارە لە کاتی خۆیان لە دوای ئەو وردبینی موچەکەی وەرگرتووە یا خۆ بڕەپارەی کە هاتۆ بۆکو موچە دابەشی کردووە. بەڵام بەدیوێکی ترا وەزارەتی دارایی فیدراڵن ئێمە تێبینیمان هەبووە لەسەر لیستی موچە هەموو مانگێک و حکوومەتی هەرێممان ئاگادار کردوتەوە لەسەر ئەو تێبینیانەی کەوا هەیە بۆ نمونە مەسەلەی بایۆمەتری کە هەندێک لە موچە خۆران بایۆمەتریان تەواو نەبووە کە نزیکەی ڕەنگە 6,000 ببن لە ناو بەتایبەتی خانە نشینانەکە با بڵێن بایۆمەتری نیە و وەزارەتی دارایی هەرێم ڕوونکردنەوەی هەیە لەسەرەوە کە بەشێک لەو خانە نشینانە لە دەرەوەی وڵاتن تەواجودیان نییە بەس خانە نشین و موجودن بۆیە مەسەڵەن بایۆمەتریان تەواو نەکردووە یان مەسەلەوەی کەوا بوونی دوو موچەیی ئەڵێ ئەمە یەکێک لە هۆکارەکانی ئەوەیە کەوا دوو موچەیی هەیە لە نێوان هەرێمی کوردستانە بەڵام حکوومەتی هەرێم باز لەواکە کە ئێمە کۆتاییمان بەم پرسە هێناوە بەهۆی بایۆمەتری و دوو موچەیی نەماوە تەنها ژمارەیەکی زۆر کەم کە ڕەنگە 40-50 کەسێک ببن کە ئەوانش زیاتر موچە دۆمەکان پەیوەندی هەیە بەوەی کەوا توێژێکی کۆمەڵایەتین لەبەر دۆخێکی تایبەتی خۆیان مەسەڵەن وارسی شەهیدە وارسی ئەنفالە یان کەمەندامە ڕەنگە هێشتا موچەی دووهەمی بەردەوامی بێت کە وەکو هاوکاریەک وەریەگرێک نەگەوەی کەوا دوو موچە بێ واتە لێرانە ئەگەر دیقەت بین هەردوو لە بەهانەی هەیە بۆ ئەوەی کەوا بۆچی بەم شێوەیە بەم ئاقارە گەیشتووە هەم حکوومەتی فیدراڵی وەزارەتی دارایی ئەو تێبینیان هەیە وەزارەتی دارایی هەرێمیش ڕوونکردنەوەی هەیە بەڵام نەگەیشتونەتە با بڵێن حەلێکی کۆتایی بەردەوامیش شاندەکانی هەرێمی کوردستان ڕۆن بۆ بەغاو لە بەغاوە شاندی دیوانی چاودێری دارایی سەردانی هەرێمی کوردستانەکان لەسەر ڕێخستنەوەی قەوائیمەکان لەسەر ڕێخستنەوەی سیستمە ژمێریارەکەی کەوا کاری پێەکەن بەداخۆمان چەند مانگێکی زۆر تێپەڕیوە کە ئێمە چاوەڕوانیەوەمانە کرد لەم هەموو مانگی کەوا تێپەڕیوە کۆتایی بەم ڕێکارە ئیداری و ژمێریاریانە بەهاتایە چونکە چوارچێوە یاساییەکەی بوونی هەیە ئەوەی کە ماوە تۆ کوتم لایانی جێبەجێکردنەکەیەتی بەڵام بەداخۆ لەگەڵ ئەو تێپەڕبوونی کاتەیە ئەبینین هێشتا ئەم مەلەفە حەسم نەبووە و هەریەک لەم دوو حکومەتە ئەویتر تۆمەتبارەکە بۆیکەوە ئەو کەم تەرخەمە وەک پێویست بەدەم کارە کۆنە هاتووە.
ئەزانین کە جنابتان لە نزیکەوە بە دوواداچوون بۆم بابەتان ناکەن هەر کاتێک کە موچە دواکەوێت لە نێوان هەولێر و لە نێوان بەغدایە ڕاستە خۆ دەکەونە سەرخەت بەڵام دکتۆرە هەندی و بە دوواداچوونتان کردوێ فعلەن لانی مقصر لەم نێوەندەیە کێ جا بەڕاستی ئەمە ینی بە ئاستێک ئاڵۆز بووە ئەم مەلەفە ناتوانانی بڵێ بە تەواوی لە 100% خەتای ئەم لایە خەتای لایەکی تر نییە ئەتوانم بڵم هەردوو لا خەتابارن لەوەی کەوا بەڕاستی ئەم تێڕوانی نەجیاوازە بۆ لێکدانەوەی دەقە یاسایەکان یاخود لە مەسلەی ئامادەکردنی لیستەکان یا جێبەجێکردنی ڕێنمایە داراییەکان ئەمە وای کردووە کێ ببێتە قوربانی موچەخۆر بێتە قوربانی هاوڵاتی هەرێمی کوردستان بێتە قوربانی بۆیە من هەردوو لا بە مقصر ئەزانم وەکوتم چەند مانگێکی زۆر تێپەڕیوە ئێمە لە دوو وڵاتی جیاوازان نین ئێمە لە ناو یەک وڵاتین و بەردەوام شاندەکان یەن و ئاڕۆن ئێمە بەردەوام لەسەر خەتین لەگەڵ هەردوو لا لە گفتوگۆیان بۆی کەوا کۆتایی بەم کێشانە بهێنرێ ینی تێڕوانی جیاوازی هەردوو لا لەسەر ئەم بابەتی شتێکێونە قورس نییە کە ئەوە مکاتی پێویست بێ بەڵام ئەو تا بەداخەوە ینی بینین ئێستا ینی من نمونەیەکە هێنمەوە تقریبا 2 هەفتە بەر لە ئێستا لە کۆبوونەوەیەکی ڕوبەڕوو ڕاستەوخۆ لەگەڵ بەڕێز وەزیری دارایی و کۆمەڵێک لە وەزیرەکانی تری حکوومەتی فیدرال یعنی ئەم پرسیارەمان لە بەڕێز وەزیری دارایی کرد کە کەی موچەی مانگی حوتی هەرێمی کوردستان خەرجەکان یعنی هێشتا ئەمە دەتوان بڵم لە ناوەڕاستی مانگی هەشتا بووین ئەو لە وەڵام وتی لە 2 ڕۆژی داهاتووە وتی ئێمە وردبینی موچەخۆری موچەی یاخڵین لیستی موچەخۆرانی مەدەنیمان تەواو کردووە لە 2 ڕۆژی داهاتوە موچەکانی ئەنێری بۆ مانگی حەوت ئێمە پرسیارمان لێ کرد بەڵام ئەوە تا بینین دوێنێ وەزارەتی دارایی موچەی مانگی هەشتە نێرێ ئەلە مانگی حەوت لەو زیادانە کەوەتان گرتووە مەبەسم لێرانەیە چییە یعنی تەنانەت لە بەدواداچوونەکانی شاوای لێ هاتووە معلومەیەکی ڕاستە دەست ناکەوێت ناتوانانی لێرانەیە بڵێ خەتای چیە لە کاتێک ئەوانەڵێن ئێمە هەموو مانگە وردبینیمان کردووە اینجا موچەمان خەرجکووە ئێستا بینی ئەڵێ نەخێر بە زیادە موچەتان وەرگرتووە لە کاتێککە ئاڵێ من 2 ڕۆژی تر موچە خەرجەکەین 2 هەفتەی تری بەسەراتی پارێ موچەکە نەکەر خەرج ناکەن ئەڵێ ئێوە هەر لە زیایی مانگەکانی ڕابردوو خۆتان موچەکە بن بۆیە ئەم مەلەفە زۆر ئاڵۆز بووە بەڕاستی وەکو پرسیارەکەی جنابەت ناتوانین ئێستا ینی بڵین چلایەک بە تەواوی مقصرە من ئەتوانم بڵێم هەردوو لا مقصرن لە بەرەوەی کە لەوە چێ جۆرێک لە مماچەڵە هەبێت لە کات بەڕێکردن هەبێت لایەن هەردوو لاوە یاخود نیەتێکی جددی نەبێ بۆ ئەوی کەەوە ئەم بابەتە سەر پێ بخرێ بەڵام بەدڵنیاییەوە ئەم ئێمە وەکو ئەنجومەی نوێنەران وەکو نوێنەرانی کورد بێگومان چاپۆشی لەو بابەتە ناکەین و بەردەوام بین لە بەدواداچوونەکان هەر لە دوێنێەوە لە دوای ئەوەی کەەوە وەزارەتی دارایی فیدرال ئەم بڕەپارەی ناردۆ وەکو موچەی مانگی هەشت لەسەر خەتین لەگەڵیانە و ئەمڕۆ شاندەکەی هەرێمی کوردستان لە بەغدا لەگەڵانە پدیدارەکانە لە کۆبوونەوەیە بوون بۆی کەوا چارەنووسی موچەی مانگی حەوت لا بکرێتەوە لەنێوان کە ئەمڕۆ ناردویانە 6 میلیارد دینارە ئەمە کافێ بێ بۆ موچەخۆرانی هەرێمی چی لێکرێت نەخێر ئەمە بەش ناکا بێگومانە مازانین مانگانە زیاد لە 950 میلیارد دینار پێویستە بۆ دابەشکردنی موچە تەوان بێگومان بە موچەی مەدەنی و هەروەها هێزە سەربازی و پێشمەرگە هێزە ئەمنیەکانەوە هەرچەنە وەزارەتی دارایی فیدرال دوێنێکە من پەیوەندیم لەگەڵا وتی موچەی هێزە ئەمنیەکانی مانگی حەوت و هەشتمانەوە هیچ خەرج نەکردو چاڕوان نەکرێت لە 1-2 ڕۆژی داهاتوو ئەوە خەرج بکرێت ئەوەی کەوا ئێستا کێشەی لەسەر دروست بووە زیاتر موچەخۆرانی مەدەنیە کە ئەوە توانین بڵێن نزیکەی 600 میلیارد دینارە و ئەو بڕەپارەی کە نێردراوە کوسی 6 میلیارد دینار ئەوە بڕێکی زۆر کەمە بەشی ئەوە ناکاو هەر بۆیە حکوومەتی هەرێمیش تا ئێستا ڕای نەگەیاندووە لەو بڕەپارەی کە ئێستا لە بەردەستیاتی کە تقریبی 586 میلیارد دینارێکە بێ هەم بەوەی کەەوە جێنە ناردوێتی بەغدا و هەم بە 36 میلیارە یا بڵین یەکلای نەکردوێتەوە ئایا وەکو موچەی مانگی حەوت دابەشیەکات یا خود وەکو موچەی مانگی هەشت کە بەغدا داوای کرد دابەشیەکە بۆیە چاوەڕوانێواکەین کە ئەمڕۆ گفتوگۆکانی هەردوو حکوومەت لە بەغدا بزانین بە چ ئاقارێک ئاگا و ئێمە ژۆکو خۆمان وەکو فراکسیۆنە کوردستانەکان و بەتایبەتی وەکو یەکێتی کوردستان لەسەر خەتین لەو پرسەیە و لە فشارەکانمان بەردەوامین بۆی کەەوە بە زووترین کات ئەمڕۆ تاس بێ چارەنووسی موچەی مانگی حەوت لا بێتەوە باشە دکتۆرە دەبین ئێمە هەموو مانگی دەبینین کە شاند ئەو وەفدەی حکوومەتی هەرێمی کوردستان چەند جارێک سەردانی بەغدا دەکەن بەڵام هەموو مانگێکی ژەم کێشانە دروست دەبێتەوە بۆ موچە لە نێوان هەرێم و بەغایە ینی بۆچی موسەکین
بینن تەنها سەردان و گفتوگۆکان بۆچی چارەسەری بن بڕنێ بۆ چەند مانگی دات هیچ نەبێ چەند مانگی بێت کە چارەسەر بەڵێ زۆر ڕاستە قسەکەی جەنابەت تەواوە هەر ئەمەش پرسیاری ئێمەشە بەڕاستی وەکوتم هەر لە سەرەتاوە چەند مانگێکی لە مانگی دووەگەر تا ئێستا حسابی کەین ینی 6 مانگ تێپەڕیوە هێشتا ئەم ڕێکارە ینی کێشەمان لە دەقی قانونەکەیان نییە لە بڕیارەکەی دادگای فیدراالیان نییە بەڵکو لە جێبەجێکردنەکە ئێمە کێشەمانەیە کە ئەمە توانم بڵێم ئەرکی لایانی جێبەجێکارە ئەرکی پەرلەمان نییە ئەرکی پەرلەمان تەنها لەرانەیە چاودێریکردنی ئەم ڕێکارانە لەسەر ئاسی هەردوو حکوومەت هەر بۆیە بۆ یاکلاکردنەوەیەک ئەوەی کەوا کێم و قەسیرە بەڕاستی تەنها دەواازەیەک یاخود شوێنێکە ما بێتەوە ئێمە احتیمادی بکەینە سەر دیوانی چاودێری داراییە دیوانی چاودێری دارایی هەردوو لە راپۆرتەکانیانەوەی کە ئاماژەی پێێنە بێ احتیماد بکەینە سەر ئەو تێبینیانی کە ئەو بابڵێ ئەوانەی خەنە ڕوو بۆیە لە هەفتەی داهاتووە یەکەم وێزگەمان بۆ بە دوواداچوونی ئەم پرسە راپۆرتەکانی دیوانی چاودێری داراییە بۆی پێمان بڵێن ئایا کوام لا مقصرن بۆی تشخیصی ئەم تەقسیرە بکەین بەڕاستی چونکە هەر یەک لە هەردوو حکوومەت لێکدانەوەی جیاوازیان هەیە و پاساوی خۆیانیان هەیە بۆ یەکلاکردنەوەی ئەوەی کە بابزانین کەم تەرخەمێکە لەکوێوە بووە راپۆرتەکانی دیوانی چاودێری داراییە هەم لە مەسلەی داهاتی نەوتی و نانەوتیە کە پابەندی لەسەر هەرمی کوردستان هەم لە مەسلەی بوونی ناوی دووبارە یاخود موچەی دووبارە یان نەبوونی بایۆمتری لە موچەخۆران هەموو ئەم زانیاریانە پێویستە لە دیوانی چاودێری دارایی فیدرال و هەرێم یەکلا بکرێتەوە چونکە هەندێک لەو شتانەی کەوا ئەوەی کە بەپێی بەدواداچوونەکانمان هەندێک لەو بابڵین پاساوانە یاخۆ بەڕێرانەی کە حکوومەتی فیدرالیش خصوصیە ڕوو ئەمە بابڵین شتێکی نوێ نییە بۆ نمونە ئێمە خوێندنی کوردیمان هەیە لە کەرکووک و لە ناوچە دابڕێنراوەکان کە ئەمانە لە ئەتوانی بڵێن لە وەرەقەی مفاوەزاتی سیاسیە یعنی یەکێک بۆ لە داواکاریەکانی کورد کە پێویستە خەرجی ئەم خوێندنە بچێتەوە سەر حکوومەتی فیدرال هاوشێوەی هەموو خوێندنی عەرەبی یا خوێندنی تورکمانی لەو ناوچانە پێویستە خەرجەکەی لە ئەستۆی حکوومەتی فیدرال بێت نەک لە ئەستۆی حکوومەتی هەرێمی کوردستان بێ ئەمڕۆ بینین لەناو ئەو پاساوانەی وەزارەتی دارایی باسی لەواکە ئەڵێ کە باز لە ئەو خەرجی ئەم دامەزراوانەکە کە لە ناوچە جێناکۆکانن و لە ناو بابڵێن لیستی موچەی هەرێمی کوردستانایە کەمە لە کاتێکە ئەمە دوانین بڵین ئەرکی حکوومەتی فیدراڵە ئەم خەرجانە لە ئەستۆ بگرێ بەڵام بۆتە نقطەیەک یاخود تێبینیەک لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان بۆیە ئەمە یەکێکە لەو خاڵانەی کە توانین بڵین تێڕوانینەکان جیاوازە بۆی و ئەرکی حکوومەتی فیدراڵە بەڵام جێبەجێ نەکردووە هەندێک بابەتی تر هەیە کە وەکوتم چارەسەرکردنەکەی زۆر ئاسانە ڕەنگە لە ماوەی چەند ڕۆژێکە بتوانرێت چارەسەر بکرێت نەگەلەوەی کەوا چەند مانگێکی شتێپەڕی بێ هێشتا نەتوانرێت چارەسەر بکرێت جابا ئێمە لە ناوی دووبارەوەی دەست پێ بکەین چارەسەر ئێمە چییە ینی بایۆمەتری دانرا بۆی چارەسەری کێشەی ناوی دووبارە بکات یەکێک لە هۆکارەکان بوو بایۆمەتریە بەڵام ئێستا ئەو لیستی کە دروست دەکرێت هەموو وانگە لەلایەن وەزارەتی دارایی عێراق و ڤیتۆی لەسرە بە حکمەوەی ئەو ناوانە چەند جارێک دووبارە دەبنەوە و شێوەیەکی نائاساییشە ینی فعلەن کێشەی تیا یان ئەم ناوانە لە زیاتر دانراون و موچیان بۆیەت بەڵام ناوی وەهمین خۆی وەکوتم بۆ یەکلاکردنەوەی ئەمەی کەوا تا چەندێک ئەم قسەی ڕاستە یاخود ڕاست نییە یاخود نیسبیان ڕاست بێ یان نا ئەبێ بچینەوە سەر راپۆرتەکانی دیوانی چاودێری دارایی هەردوو لە بۆی ئەمە پشت ڕاست کاتەوە لەبەرەوەی کە بوونی ناوی دووبارە تا ڕادەیەک ئەگەر ڕێژەیەکی کەم بێ چەند ناوێک بێت با بڵێن 10 15 ناو 20 ناو ڕەنگە شتێکی ئاسایی بێ ینی لەبەرەوەی کە ئەگەری هێتا ناوی چوارە میشکەسەکان ناویان لە یەک بچێت لە کوردستانە لە عێراقشە بە شێژی گشتی بەڵام بێگومان لە زانیاریەکانی تری کە پێویستە بەم کەسە بە ناوی سیانی دایکیان یا خود تەمەنەکانیان بێگومانە بێ جیاوازیەکە بێ لەبەرەوە بێ ئەمە کێ لە یەکلای کاتەوانێ ئەو راپۆرتانی دیوانی چاودێری دارایی بەڵام ئەگەر تۆ بڵێ بەجارێک 50,000 کەس یاخود 2000 کەس ناوەکانیان دووبارێ ئەمە بێگومان علامەتی استیفامی لەسەر دروستە بێ و کاتا بێ ئێمە بزانین ئایا ئەم کەسانە چیان کە ناوەکانیان دووبارە بۆتەوە لەبەرەوە ناکرێت جاری وایە تێبینیەکانی حکوومەتی فیدرالی وەزارەتی دارایی فیدرالی چەند کەسێکی کەمە بەڵام ئەوان لای ئەوان کردویانە بە بابەتێکی زۆر گەورە یعنی بۆ نمونە بایۆمتری مازانین چەند ساڵێکە لە هەرێمی کوردستانە کراوە و تا ڕادێک هۆکار بۆ نەهێشتنی دووموچەیی یاخۆ نێشتنی بندیوار هەرچەند لە 100% ئەم پرۆسێ تەواو نەکراوە بەڵام ئەوەی کەوان ئێستا باسیەکەڵن نزیکەی 6,000 کەس بایۆمتری نیە بەڵام 6,000 کەس لە 1,240,000 کەس
کەس ڕقمێکی کەمە یعنی نابێت تۆ لەبەر خاتریەوەی کەوا 6,000 کەس بایۆمتری نییە بینی موچەی هەموو ئەو خەڵکانی تریژ ڕابگری تەنادێمە لەگەڵ وەزارەتی داراییە لە ماوەی ڕابردووە لەسەر ئەوە قسەمان کرد و ڕێکەوتین کەوا ئەو وەزارەتانەی یا ئەو توێژانەی کەوا لە وردبینی تەواوە بن دەست بەجێ موچەکانیان بنێدرێ هیچی نەبەسترێتەوە بەویترەوانێ و لە ماوەکانی ڕابردووشە بەو شێوەیە بوومان بینی مەسەلەن خانە نشینان بە گوژمەیەک پارەکانیان نەها تۆڕی چاودێری کۆمەڵایەتی اینجا فەرمان بەران دوایی هێزی پێشمەرگا یان بۆ نمونە مانگە لە ماوەکان وەزارەتی کارەبا موچەکەی دواکە و بەڵام گرنگەوە بووکەوە هەمووی وابەستەی یەک نەکرابوو لەبەرەوەی کە خەلەلێک لە مؤسسەیەک لە وەزارەتێک لە دەستەیەک لە شوێنێکە هەبێ ئیتر هەبێ هەموو موچەکە ڕابگیرێ ئەم مانگا بینین دیسانەوە گەڕاینەوە سەر خاڵی سەرەتا بینین هەموو موچەی ڕاگرتووە لەبەربوونی ئەو چەند تێبینیە بۆیە ئەمە بەڕاستی توانین بڵین ئەو ڕێکەوتانەشی کە ئەیکین لەگەڵ لایانی پەیوەندیدارەکانە لەگەڵ حکوومەتی فدراڵە تا سەر نییە بۆیە بینین مانگێک بە شێوەیەک مامەڵاکە مانگەی تر بە شێوەیەکی تر مامەڵاکە بۆیە پێویستە ئەمە حەسم بکرێ ئەم جەدەلە کۆتایی پێ بهێنرێ بەڕاستی ئێمە وەکو پەرلەمان و کۆندامانی پەرلەمان وەکو نوێنەرانی خەڵک لە فشارەکانی خۆمان بەردەوامە بین وەلامان کە چاپەویستی بەوەیەکەوە مووقیفێکی سیاسی هەبێ سەبارەت بەم پرسانە کۆتایی پێ بهێنەرە ناکرێ هەموو مانگێک هاتنی موچەی خەڵک و قوتی بژێوی خەڵک بکرێتە بابەتی ململانی سیاسی لە نێوان هەردوو لایە بۆ هەر مەبەستێک بێ بۆیە بڕیارەکەی دادگای فدراڵی زۆر بەڕوونی ئەم بابەتەی حەسم کردووە کە موچە ئەبێ بەدەر بکرێت لە هەموو پابندیەکی سەر هەرێمی کوردستان ناکرێ هەموو مانگێک بە بیانەوەیکەوە هەرێمی کوردستان داهاتی نانەوتی ڕادست کردووە یا ڕادستی نەکردو یا بڕەکەی زۆرە یا بڕەکەی کەمە یا وردبینی کراوە وردبینی نەکراوە جارێککە دیسانەوە موچە بە بارەمتە بگیرێتەوە موچە دابەش نەکرێ بۆیە وەکوتم ئەمە پێویستی بەوەیەکەوە حەسم بکرێ بە تەواوی و ئێمە لە فشارەکانمان بەردەوامە بین تایبەتی لە هەفتەی داهاتوو چونکە چاوەڕانی ئەومان ناکرد کە لە دوای تا هەفتەی داهاتوو ژەبێت چاوەڕی موچە بکەن موچە خۆرانی هەرێمی کوردستان خۆی ئێستا بڕەپارەکەی بڕێک پارە هاتووە بەڵام حکوومەتی هەرێم ڕای نەگەیاندووە کە ئایا بۆ مانگی حەوت دابەشیەکە یا وەکۆیکەوە بەغدا نردوتی بۆ مانگی هەشت دابەشیەکە چونکە ئەبێ موچە مانگی حەوت یەکلا بکرێتەوە هەر بۆیە شاندەکەی هەرێمی کوردستان ئەمڕۆکە لە بەغدا لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکان لە گفتوگۆیان توانی بڵێن تا ئێوارەیە یاخود تاسبی ئەمە یەکلا بێتەوە بۆیکەوە ئایا بڕەپارەیەکی تر ئەنێردرێ بۆ هەرێمی کوردستان تا ئەو تێبینیانی کەوا هەیە دواتر لە دواترە چارەسەر بکرێ یاخود نا ئەوە هەر ئەمرێکی واقع ئەو هەرەبێ وەکویکەوە بەغدا و توێتی هەرێمی کوردستان خۆی موچەی مانگی حەوت ئەستۆ بگرێ بۆ ئێمە جارە دیار نێتوانین بڵێن چەند کاتژمێرەکانی داهاتووە یەکلا بێتەوە بەڵام بێگومان ئێمە لە ڕۆژی شەممەیە بەنیازین وەکو فراکسیۆنە کوردستانیەکان هەڵوێستێکمان هەبێت لەسەر ئەمە نەک تەنها بۆ ئەم مانگە بەڵکو بۆ ئیتر بۆ مانگەکانی داهاتوو پێویستە کۆتایی پێبهێنێرە وەکوتم لەبەرەوەی لە قانونی موازنەیە ئێمە موچەی موچەخۆرانمان دەستەبەر کردووە و دەقی یاساییمان هەیە و هەروەها بڕیاری دادگای فدرالیشمان هەیە هەموو ئەمانە پاڵپشتی یاسایین بۆ زامنکردنی موچەی موچەخۆران و بەدەرکردنی لە هەموو کێشە و ناکۆکیە سیاسیەکان ناکرێت لایانی جێبەجێکار لایانی پەیوەندیدار لە جێبەجێکردنەکەی بێ کەم تەرخەمی بنوێنێ جا لە هەر لایەکیانەوە باشە جا دکتۆرە لەگەڵ هەموو ئەم کێشە دارایانی کە لە ناو هەرێمی کوردستان لەگەڵ بەغداد هەیەی لە چەند ڕۆژی ڕابردوودا حکوومەتی هەرێمی کوردستان پێم خۆشە لەسەر ئەم بابەتە بوەستم ئەکیدم کە تۆش لەسەر ئەم بابەتە خەمخۆریەکە هەیە بڕیاریا بدام بەگرێ بەستکردنی مامۆستای نیوانە بێش بە نزیکەی 36,000 مامۆستای وانە بێژ هەیە لە هەرێمی کوردستاندا ئەمڕۆ 1000 بۆ 1500 کەسی دیکەش کە لە کارەکانیان دوورخراونێتەوە پێشتر داواکەن ئەوانیش بە هەمان شێوە لیست ناوەکانیان بنێرە بۆی بەگرێ بەست بکرێن بەر کاری بە دوورخراونێتەوە یعنی کەدا پارە نییە موچە نییە حکوومەتی هەرێمی کوردستان چۆن موچەیە مامۆستانە دابینەکە لە ناوخۆی هەرێمە خۆی بەڕاستی نەک تەنها وانە بێژان بەڵکو چەند چێژێکی تریشمان هەیە ئەوائیلەکانمان هەیە کەم و دۆ موسیمەکانمان هەیە خاوەڕانە باڵاکانمان هەیە کەمانە مافی دامەزراندنیانێ بەپێی یاسا و لە چەند ساڵی ڕابردووە ئەممان باشە زانینی 2014 وانێ توانین بڵێن ڕێژێکی زۆر کەم لەم توێژانە دامەزرابێتن لە بەرەوەی کەمە بودجەمان نەبووە لە هەرێمی کوردستانە زیادە 10 ساڵەمە بودجەمان نییە بۆیە مافی زۆرێک لەم دەرشووی زانکۆ پەیمانگاکان و ئەم توێژانە با بڵێ مافەکانیان پێشێل کراوە و مافی خۆیانە بە تایبەتی وانە بێژان کە ئەکێکی گەورەی پرۆسی خوێندن لە ئەستۆیانە و لە ماوەی ڕابردووشە کاتێکە ینی هاتنە بەغداد ئێمە لەگەڵانە پەیوەندیدارەکانە با بڵێن موعیدمان بۆ ڕێخستن و داخوازیەکانی خوانیان گەیانە لیژنەی دارایی و هەروەها لایەنە پەیوەندیدارەکانی تر لە حکوومەتی فیدراڵی هەمووی جەخت لەوا کاتەوە کە ئەم توێژانە مافی خۆیانە کە مافەکانیان دەستەبەر بکرێ بەڵام شتێک هەیەژەوەیەکەوە ئێمە لە هەرێمی کوردستانە بەداخەوە لە پایەوەی کەوا ئێمە خۆمان بودجەمان نییە و لە ئێستا توانین
من ساڵی پارەوانێ پشکەریمی کوردستان خراوەتەوە ناو بودجێ حکوومەتی فیدراڵی ئەبوایە بەر لە پەسەندکردنی قانونی موازنەی ساڵی پار داخوازی و مافی ئەم توێژانە بگەێنرایەتە بەغدا و لەگەڵ لایەنەکانی تری عێراقە گفتوگوی لەسەر بکرایەوە و مافەکانیان لە ناو یاسای بودجە جێگیر کرا چونکە بەپێی قانونی موازنەی 3 ساڵی ئەو بودجەیە بۆ 3 ساڵ دەقەکانی سابتە وەکو خۆی مێنێتەوە تەنها خشتەکانی ئەگۆڕێ بۆیە ئەوەی کە ساڵی پار مافی دامەزراندنی هەبووە تەنها هەر ئەوەیە یعنی ئەم ساڵ دامەزراندن نییە و ساڵی داهاتوش دامەزراندن نییە لە عێراق و بە هەرێمی کوردستانی شەوانێ ئیلا ڕێژەیەکی کەم لە دەرچۆکانی تەندروستیەکان نەبێ بۆیە وێرای هەوڵەکانمان بۆ زامنکردنی مافی ئەم توێژانە لە ناو قانونی موازنەیە بەڵام ئەمانە لە ناو بودجێ حکوومەتی فیدراڵە جێگەیان نەبووتەوانێت چونکە وەکوتم داخوازیەکانی ئەمان دوای پەسەندکردنی یاسای بودجە بووە کە بودجەش نەبن یعنی هەتاوەکو بودجێ ساڵ 2026 هیچ گۆڕانکاریەک نابێت ئیلا ئەگەر هاتوو پرۆسی هەڵبژاردن لە هەرێمی کوردستان بەڕێوە چوو و حکوومەتێکی نوێ پێکی هێنرا و کاتەوە حکوومەتە نوێیە خۆی بودجەی بنێرێتە پەرلەمانی کوردستان و لەناو ئەو بودجەی هەرێمی کوردستانە مافی دامەزراندنی ئەم توێژە و هەر توێژێکی تر بێکە لەناو یاسای بودجەی کوردستانە پەسەند دەکرێت لەوانە توانین مافەکە بگەڕێەوە یا کاتی تا چاوەڕێکین تا بودجێی ساڵ 2026 لە عێراقا جارێکی تر دەرگای دامەزراندن ئەکرێتەوانێت بەڵام بێگومان هەموو ئەم توێژانە مافی خۆیانە لێرانە ئەو بڕیارەی حکوومەتی هەرێم بۆ بەگرێبەستکردنیان ڕاستە بەدیێک لە دیوەکان ناتوانین بڵێن مافێک ئەم توێژەی تاڕادێک زامن کردووە بەڵام ئەمە کێشەکانی ئەوان چارەسەر ناکە لەبەرێک ئەوان مافی ئەوان هەیە بە هەمیشەیی بکرێن دابمەزرێن بە شێوەیەکی هەمیشەیی چونکە مافی خۆیانە و ساڵانێکی زۆر خزمەتیان هەیە نەکرد ئەوان بەڵکو ئێمە لە هەرێمی کوردستان ژمارەیەکی زۆر گرێبەستمان هەیە کە هەڵە نەبم لە ژمارەکە زیاد لە 27,000 کەس گرێبەستمان هەیە کە تیاتی 15 ساڵە گرێبەستە یعنی ئەوانیش مافی ئەوان هەیە بکرێنە هەمیشەیی ئێمە پێشەوەی کە گرێبەستەکان یەکلا بکەینەوە چارەنووسیان کە وەکتم تیاتی 15 ساڵ زیاترە گرێبەستە یان ژمارەیەکی تری کەسێنین ئەیکەین بە گرێبەست و ژماری گرێبەستەکان زیاترەکەین وەلو لاشەوە لە عێراق هیچ زەمانەتێک نییە بۆیکەوە ئەمانە لە ناو بودجێ مافەکانیان زامن بکرێ بۆیە ئەتوانم بڵم بەداخەوە لە هەرێمی کوردستانە چارەسەرەکانمان چارەسەری کاتیە چارەسەری ئانیە چارەسەری برنەبڕکرد نیە وەکو ینی بەنجێک بێت بۆ دۆخێکی دیاری کراوە هەر ئەمڕۆتیە پەڕێت گرنگ نیە سبێنی ئێمە مانەوێ چارەسەرەکان بڕێبێ ڕیشەیی بێ بۆیکەوە کۆتایی بە ئەو دۆسیە هەڵواسراوانە بهێنین بە تایبەتی لە نێوان هەرێم و بەغدایە جگە لەوانە بێژان کوتم گرێبەستەکانمان هەیە خانە نشینانمان هەیە کە موچەکانە نەبێ هاوتا بکرێ بلە بەرزکردنەوەی فەرمانبەرانمان هەیە دامەزراندی سەیەکەمەکانمان هەیە دامەزراندنی خاوەن بڕوانە بەواڵەکانمان هەیە کە ئەمانە لە هاوتاکانیان لە عێراق بەشێکی زۆریان مافەکانیان دەستەبەر کراوە لە قانونی موازنەیە بەڵام ئێمە بەداخەوە نەخۆمان قانونی بودجەمان هەبووە 10 ساڵە تا مافی زامن بکرێ نە لە گفتوگۆکانی کە هەرێم کردوێتی لەگەڵ لایەنەکانی ترە لە سەروبەندی بودجێ عێراقا مافی ئەمانە خراوەتە ناویەوە بۆیە پێویستمان بەوەیەکەوە ئێمە ئەم دۆسیانە کۆتایی پێبینین چارەسەری بکرین ناکرێ قوت و بژێوی ئەم توێژانە بە هەڵواسراوی بمێنێتەوانێ و هەر چاوەڕێ ئەوە بکەین لە نێوان هەرێم و بەغدایە بزانین بەچ ئاقارێکەکە بۆیە کاتێ ئەپەڕێ ئەمە ئەو کەسانە مافی خۆیانە کە سوودمەند بن لە بڕوانامەکانیان لەو خزمەتانەی کەوا کراوە بۆ ئێمە پێویستی بە چارەسەرێکی بەپەلەتر هەیە نەتان وایە ئێستا دووبارە کێشەیەکی کە ڕووی لە موچخۆران کردوانی ژەمانی کاکرێن بەگرێبەست چکە چارەنووسیان نادیارە بێت لە بینی هەرێم و بەغایە لە دوای ئەو 2 ساڵە حکوومەتی هەرێمی کوردستان ڕەنگە گرێبەستەکانیان هەڵبۆ شوێنێتەوە لە کەوانەیە کاڵم ڕەنگە و یاخود حکوومەتی عێراقی بکەوێت ئەمری واقع دواتر چارەنووسی ئەم گرێبەستانی مامۆستای وانە بێت چی لێ بکە ئەمە ئەگەرێکی واریت نییە لەم نێوەندەیە دکتۆرە ئەگەر بێت و دیسانەوە هەروەکو 10 ساڵی ڕابردوو ئێمە بودجەمان نەبێ لە ناو ئەو بودجە نەزانین داهات و خەرجی ئەم وڵاتە بەرەوەی چۆڕوە نەتوانین لە بودجێکمان نەبێت تاوەکو پلەی وەزیفی تەعینات دەستنیشان بکرێ بۆ هەموو ئەو چون و توێژە جیاوازانە بە دڵنیاییەوە مەسیریان هەر بە نادیاری ئەمێنێتەوانەوە کوتم ئێمە گرێبەستمان هەیە زیاد لە 15 ساڵە گرێبەستە کە بە پێی یاسا مەفروزە لە دوای 2 ساڵ 3 ساڵ بکرێتە هەمیشەی بەڵام ئەو هەموو کاتە تێپەڕیوە هێشتا ئەو هەر گرێبەستە بڕێکی کەم موچە وەرەگرێ لە ساڵانی لێبڕینی موچەیە گرێبەستە
کەسەکانیش موچەکانیان کەم کرا بەوانێ بڕێکی زۆر کەم لە موچەکانیان وەرەگەر یا هەر موچیان وەرناگر هاوشێوەی فەرمانبەرە هەمیشەیەکان لە کاتێکە هاوشێوەی فەرمانبەرانی هەمیشەیی پابندن بە هەموو دەوام و کاتەکانی دەوامکردن و ئیلتیزاماتەکانی سەر خۆیان بەڵام لە بەرامبەر ئەو ئەرکی لەسەرشانە مافێکی کەم موچێکی کەمیان پێ ئەدرێ بۆیە مە نامانەوێ ئەم توێژە و هیچ توێژێکی تر بینە دەست مەجهول و دۆخێکی نادیار بۆیە مانەوێ بە شێوەیەکی بنەبڕکراوی بە شێوەیەکی ڕیشەیی کێشەکانیان بۆ چارەسەر بکەین لەبەرەوەی کە دوجار لە ڕووی قانونیەوە ئەمانە بە یاسا مافەکانیان ڕێکخراوە بەڵام جارێکی گەڕێ موسەرەوەیکەوە کێشەکانمان ئێمە لە جێبەجێکردنە لەلایەنی پەیوەندیدار لە حکوومەتایە کە ناتوانێت ئەمە لەفانە بە تەواوی حەسم کا هەر بە هەڵواسراوی ئەمێتەوە چەوانی کە لەسەر ئاسی هەرێمە چوانشی کە لە نێوان هەرێم و بەغداد. باشە دکتۆرە من ئەمان کەم بە دوا پرسیار بۆی وەڵامی موچەخۆران وەربگرینەوە هەفتەی ئایندەیە موچە وەردەگیرێت ئەم چەند کاژمێری کەماوە لەسەر خەتینە بە دوواداچوونەکانمان لەگەڵ وەزارەتی دارایی و هەروە شاندەکە لە کۆبوونەوەکەیە بۆی بزانین بە نەتیجەیەکەکەن چونکە یەک حەقیقەتە هەیە ژەوەیەکەوە داتا و زانیاری لە لای حکوومەتە لای پەرلەمانتار نییە ڕاستە ئێمە وەکو دەسەڵاتی چاودێری و یاسادانان مافیۆمان هەیە و دەسەڵاتیۆمان هەیە بە دوواداچوون بکەین و زانیاریەکان لێرە و لێکۆکەینەوە بەڵام دوجار ئەوەی کە قائیمەی موچە پێشکەشەکە پەرلەمانتار نییە فراکسیۆنەکان نییە بەڵکو ئەوە وەزارەتی داراییە کە لیستی موچە پێشکەشەکە ئەوە دیوانی چاودێری داراییە کە ئەبێ وردبینی بکا بۆ ئەمە بۆیە ئێمە چاوەڕێکین ئەم دوولایەنە جێبەجێکارە لە هەردوو حکوومەت بزانین ئەگەن بەچی لە گفتوگۆکانیانە ئەمڕۆ بۆ چارەسەرکردنی ئەو کێشانەی کەوا هەیە یاخود ئەو تێبینیانەی کەوا حکوومەتی فیدراڵ خستێتە ڕووی کردوێتە بەهانە بۆی کەوا موچەکە خەرج نەکە و پاساوەکان و ڕوونکردنەوەکانی حکوومەتی هێرم سەبارەت بەو تێبینیانە بزانین تا کۆتایی بڵین گفتوگۆکان بەچی ئەگا بەرچاوڕوو نەبین بزانین کە ئایا ئەو حەقی کە ئێمە داوایەکەین بۆ موچەی موچەخۆران بۆ مانگی حەوت ئەگەڕێتەوە یان خوا نەخواستە ئەوەیەکەوە هەر ئەوەیەکەوە حکوومەتی فیدراڵ فەرزی کردو ئێوێ بۆ مانگی هێشتا تەنها موچە بنێرێ لە چەند کاژمێری داهاتوو یاخود تاس بینە ئەمە ڕوو نەبێتەوانێ بەڵام بە دڵنیاییەوە جارێککە جەختەکەمەوانەیە کە لەبەرەوەی کە ئێمە لە قانونی موازنە دقی یاساییمان هەیە و لەبەرەوەی کە بڕیاری دادگای فیدراڵی هەیە هەردووکی دەستەبەری مافی موچەخۆرانەکە بێخەم بن یعنی ئەمە کۆڵ لەم مافە نایین ئەگەر هەڵەیەک کەم تەرخەمیەک لە هەر کام لەلایەنی جێبەجێکار لە هەردوو حکوومەتی شەبێ ئێمە چاوپۆشی لێ ناکەین و بەردەوامەبی لە بەدواداچوونەکان تا گێڕانەوەی ئەو مافە بۆ موچەخۆران مادوونە بن دەست و چاو خۆش بێ بەڕێز دکتۆر نەرمین معروف ئەندامی ئەنجومەی نوێنەرانی عێراق زۆر سوپاس بۆ ئامادەبوون بۆ زانیاریەکانی